دوی چوارە ڕۆژی جیانی ئۆتیزم بەسەریان کردینەوانێ ئێمە هەموو ساڵێک ئەم یادەما زۆر بە جوانی و بە گەورەی و بە بەرزی ڕاگرتووە بەڵام بەداخەوەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و نەماتوانی ئەم یادە بکەینەوە ئێستا لە شەقامی سالم لە سەهۆڵەکە لە بەردەم بینای سێقایرە ئەو یادە بەرز ڕدەگری سنتەرێکمان بۆ بکاتەوە بۆ گەورەکان کە بتوانرێت لەو سنتەرانە ڕاهێنانیان پێ بکرێەوە و هیچ نەبێت لە دوای دایک و باوکیان لەو سنتەرانە بمێنەوانی وەکو لانەیەک ئێمە داواکاریەکانی ئێمە بۆ شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان زۆر بەداخەوە کە ئەوانە ڕێژەیەکی بەرچاوێن لە توژوانی ئۆتیزم تێدای بەڵام تا ئێستا هیچ سنتەرێکیان نییە بۆ ڕاهێنان و خێزانەکانیشمان بەڕاستی لە بارێکی دەرونی زۆر ناجێگیران هەندێکیان تووشی نەخۆشی دەرونی بوون هەندێکیان جابوونەتەوە لە یەکتری ئەمەش لە ئایندەیەکی نزیک داکار دەکاتە سەر کۆمەڵگا حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی ئەم حاڵەتە وەربگرێت و ئاوڕێکی جددی لێ بداتەوە و موچەکانیان بۆ زیاد بکات یاسای ژمارە 22 ساڵی 2011 کە تا ئێستا جێبەجێ نەکرا و بۆیان جێبەجێ بکات کە ئەمە یاسایەکی زۆر بەجێیە بۆ سەرجەم خاوەن پێداویستی تایبەت بە تایبەتی بۆ توژوانی ئۆتیزم هیوادارین جێبەجێ بکرێت وە بەپێی ئەو یاسایە موچەکانیان بکرێتە 250,000 دینار بۆ بژێوی ژیانی ئەو مناڵان و خێزانەکانیان